بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پەیوەندەکانی ئەمریکا و رووسیا لە سەردۆخی سووریا ڕوو لە ئاڵۆزی دەکات. سەرۆکی ئەمریکاش هەڕەشە لە رووسیا دەکات و ڕای دەگەێنێت چاوەڕێی موشکەکانمان بن. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە جەدان عەلی سەرۆکی نوێنەراتی ئەنەکەسە لە هەرێمی کوردستان هەروە لە لەندەنی شۆبوران فەتاح شارەزار لە یاسای نێودوڵەتی تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. And we're making a decision as to what we do with respect to the horrible attack, and it will be met forcefully. ئێستا و لە دوای ئەوەی سەرۆکی ئەمریکا ئەستی هەڕەشەکانی لە سووریا و لەوێشەوە بۆ رووسیا لە جاران تونتر کردووە. دەکرێت بوترێت قسێک لەسەر لێدان و لێنەدانی ڕژێمی سووریا نییە، ئەوەندەی قسە لەسەر شوێن و قەبارەی لێدانەکەیەتی، چونکە دەوترێت سەیان لە شێت یاخود لە منداڵ وەربگرا. ڕۆژ لە دوای ڕۆژ رووسیا پشتیوانەکانی لە سووریای گوێ لە مستی زیاتر دەبێت. شەوی سێشەممە کاتێک رووسیا لە ئەنجومەنی ئاسایش ڤیتۆی دژ بە پرۆژە یاسای تایبەت بە بەکارهێنانی چەکی کیمیایی لە دۆمای غۆتەی خوڕهەڵات بەکارهێنا. زمانی هەڕەشەکانی واشنگتن و مۆسکۆ چووەتە قۆناغێکی نوێوە. رووسیا لە ماوەی چەند ساڵەی هاتنە ناو قەیرانی سووریاوە 12 جار مافی ڤیتۆی دژ بە پرۆژە یاسا و بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش بەکارهێناوە کە 6 جاریان تایبەت بووە بە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ڕژێمی سووریاوە. با سەرنجدانیش لەوەی ساڵێک لەمەوبەر کاتێک ڕژەمی سووریا ناوچەی خانشەیخوونی لە ئیدلەب با کیمیایی بۆردومان کرد. ئەمریکا فڕۆکەخانەی شوعایراتی بۆردومان کرد. پێشبینیش دەکرێت ئەم جارە هێرشەکان بەرفراوانتر لە جاری ڕابردوو ئەنجام بدرێن. لەو میانەیەدا ڕاگەاندەکانی ئەمریکا باز لە جوڵەی هێزە دەریاییەکانی وڵاتەکان بە تایبەت کەشتی فڕۆکە هەڵگری ترومان و هەروەها چەند کەشتیەکی دیکەی هەڵگری سیستەمی موشکی تۆماهۆک و کرۆز با ڕاستەی سووریا دەکەن. هەروەک ئاماژە بە توندبوونەوەی زیاتری دۆخی سووریا. سەرۆکی ئەمریکا سەردانێکی بە وڵاتی پیرۆ و بەشداری لە کۆبنەوەی لووتکەی ئەمریکای لاتین هەڵوەشاندەوە و لە جێگەی خۆی جێگرەکەی بۆ بەجێهێنانی ئەو ئەرکە ڕاستپارت. لەبارەی قەبارە و ئاست و ئەو شوێنانەی کە پێدەچێت هێرشەکانی ئەمریکا بیانگرێتەوە، چاودێران ئاماژە بۆ کۆشکی کۆماری لە دیمەشق و بنکە سەربازیەکان و فڕۆکەخانە سەرەکیەکان و پێگەی هێزەکانی ئێران و میلیشیاکانی حەزبوڵڵا و بارەگەکانی فیرقەی چواری سوپای ڕژێم دەکەن. ئاژانسی هەواڵی ئەڵمانیا و ڕوانگەی سووریای مافەکانی مرۆڤیش ڕایگەیاند هێزەکانی ڕژێمی سووریا و میلیشیا هاوپەیمانەکانی وەک ئامادەکاری بۆ هێرشات چاوەڕوانکراوەکەی ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا کەوتونەتە باری لە ناکاوەوە و چەندین فڕۆکەخانە و بنکەی سەربازی سەرەکیان لە دیمەشق و دەوروبەری پارێزگاکانی حەمس و لازقیە و تەرتوس چۆڵ کردووە. پاش ئەو هەموو بگرە و بەردەیە شیکەرەوانی بواری سیاسەتی نێودەوڵەتی تا ڕادەی یەکلابوونەوە دڵنیان لەوەی کە ئەمریکا و هاوپەیمانە خۆرئاوایی و خۆرهەڵاتیەکانی دەستێک لە سووریا و هاوپەیمانەکانی دەوەشێنن، چونکە ئەگەر وانەکەن ڕازگۆیی ترەمپ دەکەوێتە ژێر پرسیارەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا پێناچێت شەڕێکی گشتگیر و نێودەوڵەتی لە ناوچەکەدا ڕوو بدات. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە بەریتانیا لای کاک بورهان فەتاح شارەزار لە یاسای دەوڵەتی. کاک بورهان زۆر سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، پێشتر ترامپ ڕایگەیاندبوو کە 48 کاتژمێری داهاتوو وەڵامی سووریا دەدەنەوە، بەڵام تاکو ئێستا وەڵامی سووریا نەداوەتەوە. پێ دوایە لە ئایندەیەکی نزیکدا ئەمریکا و هاوپەیمانەکانی گورزی سەربازی لە ڕژێمی سووریا بوەشێرن؟ لە تۆ و لە بینەرانی خۆشەویستیشێت لە ڕاستیە ئەوەی کە
ترامپ بتوانێت ئەوە بە خێرایی هێز بجوڵێنێ کارێکا لە یەکێکە لە دەسەڵاتەکانی خودی سەرۆک کۆماری ئەو وڵاتە بەڵام هەندێک کاری تریش کە هەیە لە دەسەڵاتی ئەوانەیە بە تەواوی بۆی ئاسان نییە کە هەموو شتەکان چۆنەڵین مۆر لێباو یەکسەر ئەو کارە ئەنجام بە یەکێک لەو کاری کە شتێک کە ترامپ ئەوەی بوو کە هێز نیشان بە بە نیشاندانی هێز بتوانێت هەم لە ناوچەکەیە چەک وەسلحەی تازە بفرۆشێت لە مەنتیقەکەیە خۆی نیشان باد وەکو ئەو هێزەی کە لە مەنتیقەکەی هەموو شتێ بکات هەرچی بیوێ بیکات و باوەڕی پێ بهێن بە بێکردنی ئەنجامدانی و هەروەها ئەوەش کە نیشانی بە بۆ ئیحراج نەبێت لە مەنتیقەکەیە ئەم کارە بووە بەڵام لە ڕاستیە ئەگەر بشتوێ بیکات بێ لانی کەم بێوێت لانی کەم هەڵ بە یا فەڕەنسا یا بەریتانیا بهێنێتە پای هاوکاریەک یاخود وحدەیەک لەگەڵ یانەکە بتوانێت ئەم کارە ئەنجام بە پاشان ئەگەر ئەنجامیش بدرێن چەند بنکەیە کە بێکە وەک لە راپۆرتەکەشتانە باسی دەکرا کە ڕێی تێ ئەچێ پام بۆ ئەو بنکانە ئامادەکردوێلی لێیان بەر لەو بنکانە بەڵام هێشتا وەکەوەی کە لە دەورانی ڕابردووە ترامپ و ڕابردووی ترامپ شارەزابی نووسری بکەین بۆمان دەرەکەوێت ترامپ کەسێکی بازرگان بووە کەسێکی سیاسی نەبوو بۆیە زوو هەڵەچێ زوو بڕیارەدا لەسەر شتەکان و بڕیارەکانیشی ڕێکهەت بە شێوەی تەکساسیانەیە کە ئیتر خۆمان نەزانین بۆ کەسانی کە دەمانچە عەلاقەیانن بڵێن ئاوا بە پەتی بڵێن بەرحاڵ بەڵام چونکە ئەمە بڕیاردانی هێرشێت بۆ سەر سووریا بەوەی کە سوورەزانن لە ژێر پارێزراوی و چاودێری رووسایە کارێکی هەروە ئاسان نییە لە ڕابردووە کردیانە لە چەند بنکەیەکیان داوە ئەم بنکانش بە مەحدودی لێیان داوە و ئەوڵیان داوە جێگەی تر کاک بوران بەڵێ بەس پێتان وایە ناکۆکیە بۆ نمونە لە بەرز وتت کە بۆ نمونە زیاتر بڕیارەکەی ترامپ کە پێشتر باسی لەو کە زیاتر هەڵچوونێک بووە لەبەرەوەی کە ئەو باش زیاتر سیاسی نەبووە و بازرگان بووە بەڵام پێدوای ناکۆکی هەیە بۆ نمونە لە ئیدارەی ئەمریکا لەسەر هێرشەکە جۆری هێرشەکە بە تایبەتەوەی کە پەیوەندی بە وەزارەتی بەرگری ئەمریکاوەیە بەڵێ لە ڕاستیا بڵێ ناکۆکی زۆر هەیە هەم لە دەستگاکانی ئەمریکایە لە ئەو ئینستیتیوتەی کە ئەو بەڕێوەیە بە یا ئەو دەستگای دەوڵەتی کە ئەو بەڕێوەیە بە و هەم لەو هێزانش کە لەگەڵیان ێستا فەڕەنسای بردوێتە ئەو ناوچەیە لە ماوەیەکە کە هێزی فەڕەنسا چۆن و حکومەتی فەڕەنسی ڕێئی داوە حکومەتی بەریتانی بە هەمان شێوە کێشەیەک لە دوودڵی تەرێزا مەی هەیە کە شتە ناتوانێ معارضین لێرە زۆر بەهێزن و خودی حکومەتەکەی خۆشی ڕابردووی ئەو هێرشانەی هەبوو بەجاریکردنی هەبووە کە ئاسان لەسەریان نەکەوت زۆر لەسەریان کەوتو ئێسش حکومەتەکەی تەرێزا مەی زۆر بێهێزە وەکو ئەو حکومەتەی کە دایمەزراندوە و کابینەی بەرحاڵ بەڵام بڵێ ترامپ لە کابینەکەی خۆیە زۆفی هەیە لە هەم لە معارزەکان و هەم لەوانش کە پشگیرین چون ترامپ ناوێ هێرشێکی شامل و سەرتاسەری بکە ناوێ بکەوێتە جەنگێکی گەورەوە لەگەڵ رووسیا هەروە بەوەی کە بزانین ئیسرائیلی ژێکێکە لەو هێزانی کە پشگیری ئەمریکا و ئەو سێلایەناکە کە چوارلایەنی لەوانێ بچنە ئەو مەسەلەیەوە بەڵام دیسان لە ئیسرائیل هەر لە سەرەتاوە پاشگەزە هەر لە سەرەتاوە پاشگەزە لەو کاری کە کردوێتی بە خێرایی کە بەناو ئەوە لە قەڵەم درا و هێرشەکرایە سەر ئەو بەڵێ سپاس دەکەین کاک بوران بەڵێ سپاس دەکەین دواتر لەگەڵمان بمێنەرەوە دواتە گەڕێم و لای بەڕێز دەگەر بچینە هەورێ لای کاک جەدعان عەلی سەرۆکی نوێنەراتی ئەنە کەسە لارێمی کوردستان کاک جەدعان سپاس بۆ بەڕێزیشتان پێشبینیتان چییە بۆ 48 کاتژمێری داهاتووی دۆخی سووریا پێدوایە یەکلاکەرەوە دەبێت یاخود ئەوانەی کە بەکارهێنانی هێز لە سووریا پێدوایە دەتوانێت دۆخەکە بەلایەکدا بخات یاخود بە پێچاوانەوە دۆخی سووریا و ناوچەکەش ئاڵۆزتر دەکات ئێمە ئەم وەکە کەسێ سووری ملەتێ سووری بتەڤایی ئەفزێدەی 7 ساڵە دەرباس بوو قەیرانە کە زۆر مەزن و زۆر تەعدە و زڵم و زۆر ینی کۆچبەری و کوشتن و وێرانکردن و زیندان و
و شەهید بوون و بە هەمە شێوەیە تعدەکە مەزن و گەورە لە ملەتی سووری بتەڤایی تێ باوەریە مە بە هێزên ناودەولەتی نەمایە ئەم دبینن وەک سووری ئێمە ئەز وەک سووریکی لێت مەیزێنم خوێندنا منە سیاسی دبێژێ ئەو وەک بازرگانی ئەمریکان تەماشە دکێ لە ڕەوشە سووری بازارا دکێ لەسەر ئاستا ناودەولەتی بە رووسیارە بە دەولەتێن خەلیجرا بەترۆلێرە ji bo peraj wergirê û peymana û eqda buware çê bike diye yanî ji roja got serokê Emerîka hate ser desthilatê Trump em dibînin û xelkê çavdêr temaşe dikin di hiç biryarekî dernaçê an jî nas têne serrast nake illa bi çavê bazirganîkî ئەو هاتیە ناسکردن بە بازرگانێکی گەورە دهندر وێ جیهانە مەزندا بە ناوێ ئەمریکانە هەمە تشتی بازارێ پێ دکێ هەمە تشتی بچاوێ بازرگانی لێ تەماشە دکێ ئەف بریارە گۆ ئەv ڕۆستاندی مەسەرەن ئانجی دکێ کە بستێنێ سەر توێتەر و سەر دەرێدن و ڕۆژانە جڤاتا دکن و مەجلس ئەمندا بریار نەچوو سەری بڤیتوێ ڕۆسی رووسیاژی بازارا دکێ و ئەو ئەیرانجی و تورکیاژی هەمە دەستێ دەولەتێ دەسوەردانێت ڕەوشە سووری دەدکن هەمەژی گۆر بەرجەوەندیە خۆ نێزیک دەبن هیچ بەرجەوەندیە ملەتێ سووری بەرچاوێ وانینن و ئەرمانجی نە ئەرمانجا ئەنۆ هەر بریارە وەرێستاندن چ سەربازی بێ و چ سیاسیژی بێ بقاسی بەرجەوەندیە خۆ نێزیکی بریارا دەبن و دخوازن دەربچێ ئێمە ئەم باوەریە مە نەب ئەمریکانە مایە نەب ڕووسا مایە نەب ئەیرانیا مایە نەب ڕجێمە بەشار مایە ئەم بوونە ینی وەکە مەلعەبەکێ جهێ تۆپەیە تۆپە ناودەولەتیە هەمێ سەر حەسابێ خوونە سووری و خاکە سووری و بەرجەوەندیە خۆ پێکتێنن شەڕێ جیهانی لە هەندروێ سووریا و سەر خاکە سووری چێ بووە و سەر حەسابێ خوونە سووری ئەس دیسە دۆبارە دکم تێن هەگەر ڕاستە دخوازن بە هەڤرە سەرڕاست بکەن مافێ مرۆڤی هەیە ئەبوو چەند جارە ڕجێمە بەشار بە ئەسبات و بە بەلگا کیمیاوی بکارتێنێ عهدê Obama de wextê bikar anî cekê kîmyawî û biryar standin ewro saet 12 bi şew wê êrîşeke ezmanî berdine ser Sûriya û rejêma Beşar wê birûxênin talî katiyê talî de an jî katjimêrê talî de peymanek di nav Emerîkan û Rûsa de çêbû cekê kîmyawiyê berdestê Beşar ڕاکشێن ئانجی ڕادستی ئەمریکانە بکن و هێزا ناودەولەتی بکن و ئەو هات تەواو دەبێ و کێشە نینە نەمایە پارژی پەری ساڵێکێژی دیسە چەکێ کیمیاوی دگوتن بەشار بکار ئانی لەگەلک دەڤەرێ سووریا و بەس حەتانی نەها هین وەک ملەتێ سووری دڕەحەتی چێ نەبووە ئەنۆ بریارەکە ناودەوڵەتیان اتفاقێک هەیە بۆ vê rejêma Beşar biguherin û rehetîkê li hundirwê Sûriya dênin û milletê Sûrî rehetiyê bistênê. Ez bawer yanî tevî got îşarat an jî îşaratê gotêne nîşandan dibêjin gereke ewro ew şew meselen êrîşek hebe ezmanî bê çend cihê leşkerî destnîşan kirine dibêjin Beşar el Esed ji koçka serokatiyê baz daye Rûsa ewdane alîkî cihekî veşartî ne diyar maya ji bo yanî goman hemû tên dibêjin wê êrîş ew şew çê bibe peyman jî heye di nav Emerîkana da nav İngiltera da nav Fransa da û dewletên Erebî Suûdiye û İmarat û Qatar موافقه دانا انجی اریا خو کرنا لسر ایریشه تفیولوژی باوریا ملت سوری و ام جی وکا کرد باوریا مبتوایی بنای ام تمامی دل مرحت ناکه بقاسی برجواندی خو تنه نزیکی بریارا دبن
و گوهارتنا سووریادا و چارەسەریات قەیرانە سووریادا دبن بەربەیەکێ ئەم دبینن بێ باوەرن ئەو ئێگو حەوت ساڵە قەومی لەسەرێ ملەتێ سووری و ئەف قاسکارەسەت بسەرێ ملەتێ سووری دەهات نکارێ باوەڕ بکێ نە بە ترامپ و نە بە سەرۆکێ فەرەنسا و نە بە سەرۆکێ ئەنگلتەرا و نە بە ڕووسا و نە بە ئەیرانیا و نە بە حزب الله و نە بە ڕجێما بەشار بێهێوی بوونە هێویامە تەنێ خودێ مایە هەگەر کاربێ چاوە بچ ڕەنگی وێ ئەو ببێ مخابن زۆر مخابن گۆ ملەتێک ببێ قوربانیە بەرجەوەندیە ناودەوڵەتی چ ترامپ بێ و چ فەرەنسا بێ و چ ئەنگلتەرا بێ و چ رووسیا بێ ئەیران و بڕجێما بەشار ئەسەد بێ ڕجێمەک بەڤێ قاسڕەنگی va qasala karibê berdewamî berevaniyê di ber dewerê kirin di Meclisil Emin de ago ala esas yani Meclisil Emin ago silmil duwelî diparêzê û nahê lê got qeyran dirist bibin û nahê lê got şerê cengî dirist bibin bi vî rengê henê berê devera Şerqil Ewsat û Sûriya bi taybetî li şerekî cîhaniya دولتên gewre wê hesabetê xwe em dibêjin hesabat serxak û serxwîna Sûriya mixabin yani. بەڵێ سوپاس دەکەین دواتەگرم وڵای بەرز کاک بورهانە گەبگەرم وڵای بەرز سەبارەت بە بەریتانیا ئایا ئەویش بەشداری دەکات لەو هێرشە سەربازیە چونکە تێزەمەی ڕایگەیاند بوو کە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان ئەوان ئامادەن پێ دوایە بەبێ پەرلەمان دەتوانێت هێز ڕەوانە بکە و دەسەڵاتی هەیە یاخود لە بەریتانیاش ناکۆکی هەیە لە نێوان معارەزە و حکومەت لەسەر بەشداری یاخود بەشداریکردن لە ئۆپۆراسیۆنە سەربازیە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بەڵێ بەریتانیاش بە هەمان شێوە بێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان بۆ بەشداریکردن لە لێدانێکی بەو شێوەیەدا و بگەڕانەوەشی بۆ پەرلەمان ئەبێ ئەو هۆکارانەی کە ئەمریکا پێێتی هۆکاری زیاتری داوا کردووە لەسەر تریزەمەی داوای بەڵگەی زیاتری کردووە کە پێی ببووە ئەم تەرحی بکات و لە پەرلەمانە دەنگی لەسەر بەرحاڵ هەندێک دەسەڵاتی خۆی هەیە تریزەمەی کە ئەتوانێت بەکاری بێنێ حەقی توێ هەیە کە بەکاری بێنێ بەڵام ئەگەر بەکاربێنێ وەکو رووسیانیە بەرەوڕووی لێپرسینەوەیەکی زۆر تونند و تیژە بێ و ئەسڵ ڕەن بێ داوای لێ بکەن کە دەست لە پۆستەکەشی بەربا ئەگەر کارێکی دەوابەتە بکات بەمەرجێ کارەکە یەک لێدانی دقیق نەبێت لەسەر بنەمای زانیاری تەندروست و دقیق لەو جێگایانی کە دانراوی شوێنیی کە پێوە نەبێت و رووسیا دەنگی لێ هەڵنەسێت و بڵێ نەڵێت هێزەکانی ئێمە بەرکەوتون و شوێنەکانی ئێمە بەرکەوتون. بەڵێ ینی پێ دوایە بەشداری دەکا یاخودی پەیوەندێکیشی ئەم بەشداری کە ئێستا سەرۆکوەزیرانی بەریتانیا بڕیار داوانیش بەشداری بکەن پەیوەندێکی بە ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی رووسیا و بەریتانیا هەیە دوای ژێرخواردنی جاسووسەکەی بەریتانیا؟ لە ڕاستیە بینی رووسیا و بەریتانیا تێک چووە ماوەیەکە تێک چووە بەڵام هیچ کامێک لەمانە بە درێژایی مێژووی هیچ کامێک لەمانە بۆ خۆی هۆکار نەبووە بۆی کە هێرشی شمولی و فراوان بکرێتە سەر دەوڵەتێک لەبەر خاتری لەژێر دەسەڵاتی ئەمانی کرا ئەمانە بە تەنیا مانۆڕن من وەک مانۆڕیانە بینمەوە خۆمان وشەیەکمان هەیە ئەڵێن سنگ دەرپەڕاندن ئەم سنگ دەرپەڕاندنەی هێزی ئەمریکا لە ژێر سای ترامپا ئەگەر بەریتانیەکان نەچنە پشتی ئەوە وەکو ئەو هاوڕێ و هاوکاری کە چەندین ساڵە لە پشتی یەکن بۆ زۆرینەی جەنگەکان ئەوسا شەرمیە هێنێ بوو ئەم بۆیە یەکەم جار پێویستی کرد خانمی مەی بڕیار بات و بڵێ لە پشتین بەڵام ئێستا دیسانەوە کەوتەوەی کە داوای بەڵگەی زیاترێکە ئاڵە پێشوێ کارە بەرحاڵ بڵێ بینیان تێک چووە بەڵام ئەمە دیسانەوە مەساڵحی زۆر گەورەتر لە بینیانە هەیە کە شەریکیکەنەوەیەکیان دەسەڵاتی ئێستادا زیای کردوێتەوە لەبەر خاتریەوەی کە رووسیا پشتیوانی باشی دەکە و بە تاکتیکی درێژماوە دەسەڵاتی بەهێز بکاتەوە تورکیایان بردوتە ناوچەکەوە ئێران دەسەڵاتی پیا کردووە لە ناو و بنکەی گەورە گەورەی بینا کردووە بۆ تەردیدان و ڕاهێنانی جەماعەتە لوبنانێکە کە حیزبوڵڵان هەردووی مەسلحەتەکان لەوە گەورەترن کە بەتەنیا بە لێدانی جاسووسێک و یان بەکارهێنانی گازێکی هینێکی مادەیەکی ژەهراوی
بەڵێ بەس کاک بوران وەکو شەقامی بەریتانیا وەکو ئۆپۆزیسیۆن یعنی ئەوان ڕایانچیەوانیش پاڵپشتی حکومەت دەکەن یاخود ئەوان لەگەڵەوەدانین بۆ نمونە بەریتانیا ئەگەر هێرشێک بکرێ بەریتانیا بەشداری بکات. بەڵێ شەقامی بەریتانیا ئۆپۆزیسیۆنێکی تایە ئۆپۆزیسیۆنێکە هێشتا لە دەورانی دوای شۆڕشی ئۆکتۆبەر ئاژیر باشە ئۆپۆزیسیۆنێکی تایە هەرچی ئەمریکا بیکاپی خۆشە لە دژی تەنانەت دەگەر بڕوا دەست خاتە ناو دەستی داعشیشەوە. ئەم ئۆپۆزیسیۆنە من بە بەکاری ئەمەلی لەگەڵ یانە بینی و هەستم پێ کردووە. بە هەر حاڵ ئەمان دیسان دەورێکی زۆر گەورەیان نیە، بەڵام ئۆپۆزیسیۆنەکەی ترکە خۆدی لە ناو پەرلەمانایە ئەو ئۆپۆزیسیۆنەیەکە لەیبەر و جەرمی کۆربین سەرکردیانە. ئەم ئۆپۆزیسیۆنە ماوەیەکی زۆرە لە دژی جەنگە لە دژی شەڕە لە دژی وەرانکردنە، بۆیە هەر بڕیارێک کە بڕیاری جوڵاندنی هێزبیامان لە دژین لە ناوخۆیە و پێیان قبوڵ نییە. ڕاستە لە دژی کوشتن و قەتڵ و عامن، ڕاستە لە دژی ئەوەن کە چەکی کیمیایی و چەکی قەدەغەکراو بەکارنهێنرێ، بەڵام هەر دیسانەوە کە کاتێک ناوی جەنگە هێنرێ ناوی جوڵانی هێزە هێنرێ ئەمان تۆزێک حەزەرترن وریاترن لەوەی کە ئەم کارە نەکرێ و هەوڵی بۆیان، چونکە لە تەنانەت بۆ هێرشکردنە سەر سەدام حوسێن لە کاتی خۆیان جەرمی کۆربینی چێگولە و کەسانی کە لە دژی لێدانەکە بوو. ئێرە معارەزە بەشبوون بەسەر دوو لایەنە، لایەنێکیان بە تایبەت میدیاکانیش لایەنێکیان پێی خۆشە ئەم کارە بکرێ و بە زووترین کات ئەو شوێنانە لێبیرێ با تۆڵەی ئەو کردەوە، لایەنێکی تریشیان پێیان باشەکە بەڵگەی تەواو بەدەست بێنرێ پێشەوەی دەستی تاوانبارکردن بۆ هیچ لایەنێک ڕاکێش. بەڵێ سوپاس دەکەین، دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێزیشتان بەڵێ میێرانی بەڕێز ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسموجە ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیای نیشتیمانیەکان ڕێک دەخات بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکات. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش
و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. ئەزانن چیە ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک جەدعان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە پێشتر بەڕێز وتت ئەو ململانەی کە لە سووریا هەیە ململانەی بازرگانیە بۆ نمونە ڕەنگە خەڵک پرسیار کەستە بەرژەوەندەکانی ئەمریکا چییە بۆ نم لە سووریا ئایا ئەو ململانەی زیاتر ئێستاش هەیە لەسەر نەوتە بامان شێوە بۆ ڕووسیاش؟ بەڵێ ئێمە ئەم دبینن وەکە سووریا دیسە ئەس دۆبارە دکەم هیچ دەولەتێک زلهێز وەک ئەمریکان و رووسیا و دەولەتێن ڕۆژئاوا ئنگلتەرا و ئینگلیز و فەرەنسا کەسێک نێزیکی قەیرانە سووری نەبوویە بە ئالیە چارەسەریەدا ئەو دیسە ئەس دۆبارە دکەم بێژەمە بە 7 ساڵە کۆمەک کۆنفراس و کۆنگرێ ناودەولەتی چێبوون جنێف گەهایە هژمارە 80 و دەرباز کردە و ئاستانە گەهایە هژمارەکە دەرباز کردە ئەوژی 7 کە دەرباز کردە و سووریا بووە دەڤەرێ نفوزە هەر دەولەتەکە دەستوەردانێت سووریا دەتکێ ئەیرانە رووسایە تورکیایە ئەمریکانە و هەپەیمانە ناودەولەتیە و ناڤرە لەگەل وەک دەستەک لەبەر ئەیرانێت بەر هێزە ئەیرانی کار دەکێ حزب اللهە و ڕجێمە بەشارە و گروپێن چەکدارن هەر چەند گروپێک بووە دبن ڕعایەتە یەک دەولەت خەلیجە دەولەتێن عەرەبی و هەرێمینە ئەڤایە هشتیە گۆ زۆر کێشە سووری ئانجی قەیرانە سووری معقد ببێ مەخارج زێدا نینن ئللا بقاسی بەرجەوەندی و بازرگانی رووسیاژی بازرگانیە دکێ رووسیا وەک دەولەتەکە زلهێزی گەورە وەریسێ اتحاد سۆڤیاتی یەکیتیا سۆڤیێت بەرامبەری ئەمریکانە دجیهانێدا و مەجلس الئەمندا و دە هەموو دەڤەرێن جیهانیدا ڕکبەریە پێرە دکێ هەگەر دەستێوێ وەرێ برین ji سووریا شرق الأو يعني معناه شرق الأوسط وبحرها سبي ام دبينن وكأنه دستوي تي برين جهمو كيشي ناف دولتي وبتايبتي روجلاتا نافراست يعني دوي حالتي دا هاجر بويشي وي دستوي هاتا برين دبيغو وقت دولتك قلكي قلسي لوازي كيم حتاني جو ما في فيتو جي دست ده هيا بس دمێنێ بێڕۆل دناو کێشێن ناو دەولەتی دا ژبەر vەیەکێ بە هەموو هێزاخوا فشار دکێ لە ڕەوشە سووری وەزعی سووری و بەرامبەری ئەمریکانە و دەولەتێن ڕۆژئاوا تەدەخل دکێ و ڕاگیریە دکێ و کورسیە بەشار و دەسلاتە بەشار پاراستیە وەکەتە ئاماژە پێکە دراپۆرە خۆدە 12 جارە ڤیتۆ بکار ئانیە
بێ حیا و بێ قیام و بێ اعتیبارێ بدێ مەبادئ و مافێ ملەتێ سووری بگوهارتنە دەسەلاتا خوا و بگوهارتنە ڕژێمەکە دکتاتۆر ڕژێمەکە خوینمژ ڕژێمەکە خودی بەرمیل سەر ملەتێ وێ دەتا بێجێ ڕژێمەکە دیمۆغرافیە چێ دکێ خەلکێ بە هەموو ڤیرەنگێ هەنێ ئێمە ئەدبێژم هیچ فەرقێک جودابوونێک دناو رووسیا فەرقاوێ چییە ئەم وەک ملەتێ سووری ڕجێمە بەشار دپارێزێ بڤیتوێ خۆ و بەهێزا خۆ ئەو ئەیرانی ئەمریکانە ظاهرێ خۆ دخوازێ على ئەساس ڕجێمە بەشار بگوهارێ بەسەر عەردێ عەمەلی و گاوێ بەکار بێنێن تشتێکی بدێ فشارێ بکێ سەر ڕجێمە بەشار و گوهارتنێ چێ بکێ مەنەدیتیە سەر عەردێ بقى از دیسە دبێژم دۆبارەت کەم بقاسی بەرجەوەندیە خۆ نێزیکی سووریا دەبێ و دەستوەردانێ تێدە دکەین. بەڵێ سوپاس دەکەین ئەگەر پرسیارەکان بە کورتی وەڵام دێتەوە سوپاس دەکەین. پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە سووریا بنکەی سەربازی خۆی چۆڵ کردووە تا باس لە ئەوە کرد کە بەشار ئەسەدیش لە کوشکی سەرۆکاتی کۆمار گواستوێنێتەوە بۆ شوێنێکی دیکە. بەڵام پێ دوایە ئەگەر ئەمریکا و وڵاتانی تریش هێرش بکەن ینی هێرشی کاریگەر دەبێ یاخود وەکو ئەوەی کە لە ساڵی ڕابردوو لە بنکەی شاعێرات لە هێرشیان کرد دوای بەکارهێنانی کیمیاوی لە خانشی خۆن ینی پێ دوایە سنووردار دەبێ ئەگەر هێرشێکیش بکرێ یەکلاکەرەوە نابێت. ئێمە تەبلیغۆ ئشارات و علاماتی ئەم دەبێژن حەلەقە کۆتاهیە مسلسلێ سووریادا و هەفت ساڵ ئادیسە دەبێژم دەرباز کرد بەس تەبلی ولۆ علامات هەنە نۆگەرەکە چارەسەریکە سیاسی چێ ببێ دریا جنێفرە دریا بریارێ مەجلس الئامنجە دەرچوونە وەکە 2254 مەسەلەن بریارنەوەکە وێنە زۆر هەنە چەندێک پشتی وێ هەنە هەنێک بەری وێ هەنە لێ ئەم باوەریە مە بە ئێریشێ سەربازیە ئەمریکی و دەولەتێن ئاریکار پێرە ڕۆژئاوا باوەریە مەنینە ئەم بێژن وێ سینۆرداش وێ سینۆرد بێ دهندر وێ سینۆرەکە دەستنیشانکری دەبێ نایێ وێ واتێ گۆڕیجێمە بەشار بگوهارێ بڤێ ئێریشێ ئەم باوەڕ ناکەن غایەتەوە ئارمان جاوا گوهارتنە ڕجێمە بەشار بێ ئەرمان جاوانە هەبوو ناخوا و فشارە خۆ بدنە خویاکردن دروێ رووسیادا و ئەیرانێدا ئەنۆ ئەم هەنە ئەم نەلەوازن و ئەمکارن ڕۆژە بخوازن فشار و دەغتێ لە سووریا بەرامبەری ساڕۆخیوە و هەموو هێزێوەی لەشکەری و سەربازی دەهندروێ سووریادا گۆوە ئامادی ژێرەکردن. سپاس دەکەین کاک بورهانە گەبگەرە مولای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت پێ دوایە وەڵامدانەوەکانی ئەمریکا وەکو ساڵی ڕابردوو سنووردار دەبێ یاخود ئێستا کە پەیوەندەکانی ئەمریکا و رووسیا ئاڵۆز بۆ پێ دوایە ئەمریکا بۆ نمونە بنکەی سەربازی ڕووسی بکاتە ئامانج یاخود تەنە دیاریکراو دەبێت و کۆمەڵێک بنکەی سەربازی ڕژێمی سووریا دەبێت. بەڵێ دەستخۆش لە ڕاستیا منش پێم وایە ئەمانە مانۆڕن ئەیکەن ئەم مانۆڕانە وەکوتم ترامپ بە مەبەستی بازرگانی مەجموعەیەک مانۆڕی کرد لە ناو خودی شەرقەوسە تا توانی لە ڕووی اقتصادیشەوە حتا مەجموعەی سەهمی شرکات و شتەکانی بەرز کاتەوە و مەبالغی زۆر گەورەی قازاند. بەرحاڵ زۆرێک لە ڕەتفعلانەشی دیسانەوە بە شێوازی مانۆڕێتە پێشەوە واشێ بینمەوە ئەوەش حقیقەتە ئەو بەڕێزەش دیسان باسی لێکرد کە ئەمانە مەبەستیان گۆڕانکاری ناوەڕۆکی نییە لە سووریایە. ئەگەر بیان بواە هەر لە سەرەتاوە کە تووچیا ئەو جوڵەیی کرد ئەیانتوانی ڕایگرن و نەهێڵن بجوڵێت و لە شوێنی خۆی بڵێن تۆ سنوورە بەجێنیت و ئێمە بەرنامەیەکی ترمان هەیە بۆ سووریا. بەرحەڵەمەیە بۆ هەم بۆ جێگرەوەی خودی بەشار ئەسەد و حکومەتێکە حکومڕانی سووریا بکە بەو پارچە پارتەبووەشەوە دیسانەوە بەدیلێکی تریان نیە ئەڵتەرناتیڤێکیان نییە و نەشیان بووە. هەر بۆیە ئەمانە هەر دیسانەوە مانۆڕن هێز نیشاندانن سنی گەورەی خۆیان نیشتانی یەکریەدەن بۆی بتوانن هەندێک مامەڵە لەگەڵ یەکا بکەن هەندێک پارچە لە یەک بستن و بپچڕن. ئەگەر هێرش بکرێ هێرشەکە سەرتاسەری نابێ ئەگەر هێرش بکرێ چەند جێگایە کە دیاریکراوە مەحدودە دەستنیشانکراوە لەوانەیە لێ بیرێ ئەگەر نا
ڕنگ بێ هەوڵ بن دەوڵەتە جیاواز ماکەونە بینی دەوڵەتە زلهێزەکانەوە بۆ سەحکردن ڕەن بێ هەوڵ بن ئەو هێزانە بێن چونکە لە ڕووی اقتصادیەوە مەبلەغێکی زۆری بۆم دەوڵەتانە کە هێزەکانیان ڕاستە حکومەتی ئەمریکی ئەو دوو کەشتیە یارە هەڵگرانەی جوڵان بەڵام هێشتا کەشتی ژێر ئاوی نەجوڵاندووە کە بڵێن ئەمەی تر نیەتی جەنگی هەیە ئەمە نیەتی لێدانی هەیە نیەتی لێدانی شوێنەکانی ناو سووریای هەیە بەڵام نیەتی جەنگی نییە. بەڵێ کەواتە کاک بوران پێ وایە بۆ نمونە هیچ بنکەیەکی سەربازی رووسی ناکرێت ئامانزە ناگەر سنووردا دەبێت لە چوارچەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد ئەگەر هێرشەکەش ئەنجام بدرێت؟ نیەتیان نییە لە بنکەی رووسی بن چونکە ئەزانن کە حکومەتی رووسیاش بە هەمان شێوەی ئەوان هەم هەردوو لە حکومەتی ئەمریکی حکومەتی رووسی هەردوو لە ئەلەرزن بۆی لێکبن ئەشترسن و مەسلەی غروری شەی وەکەڵێم ئەگەر لە سیستەمی پەرلەمانیا بێ ناوێن بەکاربێنن چونکە حەقی ڤیتۆیان بەدەستەوە نیە لە بەروی سیستەمەکانیان پەرلەمانیە بەڵام سیستەمەکانیەمان سیستەمی سەرۆکۆماریە و ئەو حەقانیان بۆ هەیە بۆیان هەیە و ئەتوانن هێز بەکاربێنن لە حاڵەتیاوە مەبەستم ئەمانیەنە پێشەوە لە یەک بەڵام هەردیسانەوە ناوێرن ئەو گوزانە لێک بۆشێنن کە وا بکات شەڕی شمولی و سەرتاسەری و جەنگی جیهانی دروستێت ئەگەر لە یەک بن لە قاعدەکانی یەکنان هەوڵێن خوان پارێزن هەوڵێن لەو جێگایانە بن کە مەبەستیانە کە استخباراتەکانیان زانیاری باشیان داوە بۆ پێم وایە ئێستا دوای ئەوەی 48 ساعتی بەسەرا ڕۆیشتووە وەک لە هەواڵەکانی شەباستان کردەوە بەشار ئەسەد جوڵاوە مجموعەیەک لەو هێزانی کە هەیە ئەم پشتانی کە ترسیان لیان هەیە لە تیارەکانیان و تارە جەنگی وشەکانیان جوڵانیانن لەبەرەوە سوودێکی وای نامێنێ قاعدەکانیان هەبێت ئەگەر لێشی بن لەو قاعدانە ئەیرێت کە گومانیان وایە تکیمایی لێەوە بەکارهێنرابێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بەشار ئەسەدەوەی کە مەسە باز لەوە دەکرێت کە لە کۆشکی سەرۆکاتی کۆمار جوڵاوە پێ دوایە ئەمریکا و هاوپەیمانەکانی مەبەستیان بێ بەشار تیرۆرکەن و لە ناوی بەرن یاخود هیچ مەبەستێکیان نەبوو لە ڕابردووش ئەو کەسە مەسەرەن تیرۆر بکرێت. نەخێر پێم وانە هیچ کاتێکی بێتیان کە بەدییان بۆ نەدۆزیوەتەوە و هیچ هەوڵێکی نەژێرەوە نەسەرەوە نەبوو بۆی کە جێگرەوەی ئەمسەدا چونکە نەچێت ئەمانە هێزی ڕزگارکردنی دنیاوی نین ئەمانە هێزێکن کە ئیمپریالیستن نەتەوەکانی دیکەی دنیایان بەلاوە گرنگ نییە مەسلحەتەکانی خۆ بەرژەوەندەکانی خۆیان زۆر بەلاوە گرنگترە بووە هەمیشە گەلە کۆمەکیەکەن لە کۆمەچیەکانی نام چەند هێزن کۆ بنەوە بۆی بڕۆن لە هێزێکی تری دنیا بن و شوێنەکە داگیر بکەن و بەهەرحاڵ بەڵام نیەتیان نییە بەڵام بەشار خۆی لە ترسی لەو خوێندنەوەکانی بۆ ڕووداوانە کە ڕنگ پێ ڕووبای کرد لەو هەنگاوانە کە ڕەنگ پێ ئەوەیە لە کۆشکەکارێکی ئەو شوێنانەی کە خۆی تا حەشارەتان لیبیە بۆیە جوڵێنەوەی بەڵێ بەس کاک بڕوان سەبارەت بە ململانی ئەمریکا و رووسیا کە ئێستا لە نەتەوەی کردوەکان هەموو جارێ مەسەر رووسیا ڤیتۆ بەکاردێنی لەو پرۆژە یاسانی کە لە ئەنجومەنی یاساییش تایبەتن بە سووریا لە نەتەوەی کردوەکان نەتوانرا یەکلا بکرێتەوە پێ دوایە لە سەرخاکی سووریا لە نێوان ئەم دوو وڵاتە دۆخەکە چی بەسەردێت بە کام باردا یەکلا دەکرێتەوە یاخو کام پرۆژێک کامیان سەرکەوتووتر دەبێت؟ بەڵێ لە ڕاستیە رووسیا بۆیە ئەو کاراکات یەکێک لەو شتانەی کە رووسیا بەکارێنێ هەتا ئێستاشی پێوە بێ رووسیا ئەڵێم دەستکردی ئەو هێزە معارەزانەیە کە لە ناوە هەن کێشەکە لەوەیە هێزە معارەزەکان کە لە ناوە هەن زۆرێکیان حرەکاتی تندڕەون کە زۆر ڕێی ئەچێت کاری لەو بابەتە بکەن مەوادی کیمیاییە و بەکارهێنرێت و لە ئێرانەوە کرێ هاتەبێ لە هەر وڵاتی تری دنیاوە بەکار هاتبێ و مەرجێ بە بکرێتە ساروخەوە بەکاربێنێت. باش ئەمە تاڵێکیان یەکێک لەوانەی کەوا لە رووسیا کە داوای ئەوە بکات بڵێ نەخێر شتیوانە بوو بە قەتعی و حەقی ڤیتۆ بەکاربێنێ لە داواکەی ئەمریکایە بۆ دانانی لیژنەیە کە بڕۆن لێکۆڵینۆ لەسەر بکەن چونکە لیژنەی پێشووترکە بۆ لێکۆڵینۆ لە چەکیمایەکان بوو ئەوانەشیان هیزن داوە تەقاوتیان کرد بۆیە لیژنەیەک نەماوە بۆ لێکۆڵینۆ لەسەر چەکیمایەکان بۆ ئەم جارە حەقی نەقصکردن و حەقی ڤیتۆی بەکارهێنابوو. بەڵێ سوپاس دەکەین کاک بوران سپاس دەکەین کاک جەدعان کاتمان کەم ماوە سەبارەت بە
کاریگەریە ململانەی سەربازی کە لە سووریا دەتاراوە لە نێوان ئەمریکا و رووسیا هیچ کاریگەریە لەسەر دۆزی کورد لە خۆراوی کوردستان؟ بێگۆمان هەموو گوهارتن و فشارێ دەستوەردانێ سووریا دەچێت بێ ڕاست و خۆ مباشەر تاسیرە خوا هەگەر ئەرێنی بێ و هەگەر نێبێ نێگاتیف و پۆزۆتیڤ بێ لەسەر کورد و ڕەوشا کوردی هەیە وەک بەشێک ji سووریا وەک بەشێک خاکا سووری وەک بەشێک قەیرانە سووری بتەبایی ئێمە ئەم وەکە کورد تشتا گۆ ئەم دخوازن سێ تشتێ سەرەکە هەنا ڕۆلا مەیە ناودەولەتی ئەمکاربن فشارێ بکەن و نەقشە ناودەولەتی بگوهارن دەرحەقا سووریدا ئەم نەدوێ ئاستێ دەنا وەکە کورد لێ ئەمکارن ناو مالا خوا سەرڕاست بکەن ئەمکارن پەیمانێ خۆت ناو هەفدە خورد بکەن ئەمکارن لێڤەگەرەکێ چێ بکەن بە هەڤرە هەنێک هێزێ مەی پارتیزان و ئێگۆ خۆتکردە کورد و دەستهلات نەهات دەڤەرێ کوردیدا گەرە ئێمە ئەم دبینن گەرەکە لێڤەگەرەکێش خۆرە چێکن ji بۆ ئەم دناو پیادە نەچن ji بۆ ئەمکاربن جهێ خۆت سووریا نوودە ببینن ji بۆ ئەمکاربن قوربانیە کێم و دەڤەرێ خوا خراپیە سەر سڤک بکەن و کێم بکەن ئەنا عەفرین بۆ قوربانیە ململانیە ناودەولەتی و بازرگانیە ناودەولەتی لەسەر خاکە سووری و سەر ملەتێ سووری بە پەیمان دناو ترکا و ڕووسادا و ئەیرانیادا و چاپگرتن و ئالیە ئەمریکانە و دەولەتێن ڕۆژئاوا تەڤاییڤە و ڕجێمە بەشارڤە عفرین بۆ قوربانی ملەتی عفرینێ بۆ قوربانی و مەدی چسەرێ هەوە کاریسەتێکێ بسەرێ دەهاتی و ئان هەداگیر بوویەش ئالیە ترکیاڤە ئێمە ئەم زرارمەندێ سەرەکەنە ململانیە ناودەولەتیدا دهندروێ سووریادا ji ber حەلەقا زەعیفن ji ber ئەم نابینن پشتگێر ژمەرە هەنا ئەم نابینن پالپشتێ مەهەنا پالپشتیا مەیە ئەمکاربن خۆ پێ خورد بکەن ناومالا مەیە ناومالا مەجیش هەفکەتیە و خراپە و سەبەبێ سەرەکەژی ئەم دبینن دەستهلاتە پارتیا پەیەدەیە ئاگۆ دەبەرێ کوردستانە سووریا دەبوویە دەستهلات ژبەربەیەکە ئەم دبینن گەرەکەنە لێبەگەرەك چێ ببێ و ئەمکاربن سەرڕاست بکەن کاری خۆوە زۆر سپاس بۆ بەڕێزان جادعان عەلی سەرۆکی نوێنەرایەتیە نەکەسەکە لە هەولێرەوە لەگەڵ ما بوو هێروە بەڕێز بوران فەتاح شارەزای لە یاسای نێودەوڵەتی کە لە بەریتانیاوە لەگەڵ ما بوون سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ